خزمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام 12 مامی هەبوو و 6 پووری هەبوو، 2 خاڵیشی هەبوو و لە نەسەبە خوشکی نەبوو، براشی نەبوو، بەڵام لە هیچ شیریە هەیە. مامەکانی نۆیان مێژوونووسان هەموو لە سەریان ڕێکەوتون کە ئەوانە مامین. عەباس و حەمزە کەس لەسەر مسلمان بوونیان ناکۆچی نییە. ئەبوو تاالب کە ناوی خۆی عەبدومەناف بوو، ئەنجا زوبەیر و حارس و حەجل و ئەلموقەوم و زیرار و ئەبوو لەهەب کە ناوی ئەسڵی خۆی عەبدولعیزایە، ئەمە مامەکانی. پورەکانیشی 6 سەفیە کە دایکی زوبەیری کوڕی عەوامە، کە زوبەیری کوڕی عەوامێکە کە لە 10 مبەشرە ڕزای خوای لێبێ، گومان لە مسلمان بوونیان نییە. ئەنجا پوری تری حەکیم البەیضا، عاتیکە، ئومەیمە، ئەڕوا، بڕە. خاڵەکانیشی ئەلئەسوەد و عومەیر کە هەردووکیان مسلمان بوون وەلحەمدولله. خوشکیشی وتمان نیەتی، براشی نەبووە چونکە ئەم لەسکی دایکیا بوو کە یەکەم مناڵیش بوو کە باوکی کۆچی دوایی کرد، بەڵام برای شیری هەیە، لەوانە سەیدنا حەمزە کە مامیشێتی و ئەبوو سەلەمە خوشکی شیریشی هەیە، شەیما یەکێکە لەوانەیە کە خوشکی شیری پێغەمبەری نازدارن عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمە بە شێوەیەکی گشتی پێغەمبەری نازدار خۆی، خێزانەکانی و هەروەها مام و پور و خاڵ و کەس و کارەکانی دەوروبەری. ئەوەش پێویستە ئینسانی مسلمان ئەوەندە بەلایانی کەمەوە بزانە لەسەر ئەم پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام، هەروەکو کە پێویستە سیرەی نازداری بخوێنین و هەروەها ئەو بەڕێزانەی کە لە دەوروبەری بوون، بە تایبەتی 4 خولەفای ڕاشدین و 10 مبەشەرە، ئەو 10 کەسەی کە مژدەی بەهەشتیان پێدراوە کە ئینشاءالله لە دەرسی داهاتووە بە حەول و قووەتی خوای گەورە ئەیخوێنین. خوای گەورە یارمەتی دەرمان بێ، زیاتر شارەزامان کرد لە سیرەی پاکی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام و ئەو سیرە پاکە و ئەو قۆناغی کارکردن و بانگەوازە فێری ئێمەشکە هەتاکو و زەمان بۆ ئەم دینە بخەینە گەڕ و بمانکە بەهێزێکی کۆمەڵکاری مرکزی بەهێز کە مقدساتی مسلمانانمان پێ بپارێزێ و بمانکە بە ئەداتی قەدەری خۆی وەسەرخستنی دینەکەی. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته. سبحانك اللهم وبحمدك نشهد أن